سڵاو لێ بێ وەستا باشی ڕۆژانە چەند کاتژمێ کار دەکەی قسە ناکە ئەمە ڕۆبۆتێکە کە کاری لەعیم دەکات ئێستا من لەگەڵ ئەو کەسە قسە دەکەم کە ئەم ئامێرەی دروست کردووە وەستا جان سڵاوت لێ بێ ئەگەر بێتە ئێرە سوپاست دەکەم ئەگەر پێم بڵێ ئەو ئامێرە چییە و بۆچی بەکاردەی و ماوەی چەند کار تێدا کرد تاوەکو دروستی بکەیت یاڕەوی بەخێرێنەنگۆ ئەوە جیهازی ڕۆبۆتی میگە بابەتی لەحیمکردنی بەتڵی غاز و بەتڵی حریق و بەتڵی کۆمپرۆسەر ئەوانەی پێش دەکرێت بەس ئەو تایبەتمەندی ئەو جیهازیمە کە دامانداوە دەگەڵ وڵاتەکانی دیکە ئەو یەکە ئیمە سیستم PLC نییە کول لە شتەکان یەدەوی بۆی تەنزیم دەکەی لەحیمەکەت بۆ لەدا وەشی ئەو جیهازانێکە لە دەرەوەڕادێن بەڵکو جوانتریش باشە ئەمە هەمان ئەو کارە دەکات کە وەستایەکیان کرێکارێک دەکات بتأكيد ئەو لەحیمێکە ئەو لێدا بەشتر ناتوانین لێدا بەشەر دەستی دەلەرزیت هەر ڕۆژە لەسەر حاڵاتەشی نیە چەلی وایە کونی زۆرترا ئەوە سەریعترا یەک دەستە شتێکی جوانتر و سەریعتر دێتە دەرێت ئەمە نابێتە هۆی بێکاربوونی چەند کەسێک دیسانیش ئەخەر کابرا معمەلی دادنێت بۆ یەکێش ئیشێکی جوان و ڕێکپێک تەحویلی مشتری بدات سەریع جوان ئەوە ئیشەکەی سەریع و جوانتر دەکات دەنا بەخۆش عملی هیچ بابەتی عملی وانەکەی ناکەن ئەمەش عملی نەکەوەی چارەکەین عملەشە لەسەرەوەی شێ دەکات عن لەحیم چێکە ئەو دەمی لەحیمی ڕاناگری بەس دوگمەی لێ دەدا دەنا ئەمە نەفەر کەس بەیژ ناکەین ئینشاءالله باشە چەندت پێچتاوکە ئەوە دروست کرد بەڵام ئەو بیرۆکەوەی 2 ساڵێک بوو هەر هەمان بوو ئەوش دویاکەن لەگەڵ شەریکەی وان هەرکە نێزیکی ساڵە کاتاکەوە لە فەحز دەرچوو دەناگە بەتەمای مشتری داوا بکات نهایەتەن بە 2 ڕۆژی توانین تەحویلی بدەیت کەمتر ئەڵبەتە ئەمە دەڵێن 2 ڕۆژ بۆ یەکە قسەکە بگاتە جێ باشە کەس داوای کرد تاوگەستا ئامێر لەو شێوە بەڵی ئەو برادێک کە داوای کردووە یەشی دیکەشی داوا کردووە جا ئینشاءالله ئەوە دەچینە پێشە بزانم پاسۆنیان لەسوڕێنی باشە وەستا جان وەستا و کرێکارەکان بۆ ناسراون کە قسەی خۆش و سوحبەت دەکەن ئەمە هیچ شتێکی وهای نییە ئەوەش سەری دەلارێنیتەوە دەتوانین دەگەڵی ئەو لای بکەیت